کەزی خاوەن مێژوویەکی کۆن و هێمای جیاوازی نەتەوەکانی جیهانە. بۆ ژنانی کوردیش زمانی چیرۆکێکی بێدەنگ و ئازارێکی قوڵ و هیوایەکی بڕدراوە. کەزی و بسک یان پرچ لە نێو نەتەوەکانی جیهاندا مێژوویەکی کۆنی هەیە. سیمبولی ئاین، پلەی کۆمەڵایەتی و ناسنامەی وجودە. 30,000 ساڵ پێش ئێستا پەیکەری ڤینوسی ویلێندۆرف لەسەر شێوازی کەزی دروست کراوە. 3500 ساڵی پێش زای لە نێو هۆزەکانی هیمبا لە ئەفریقیا کەزی هێما بووە بۆ ناسینەوەی تەمەن، خێزان و بابەتی هاوسەرگیری. هەروەها لە میسری کۆن ژنان و پیاوان کەزیان بۆ جوانی و بە زێڕ و مرواری بەکارهێناوە. لە نێو گریک و ڕۆمانەکانیش ژنی پیاوە دەوڵەمەندەکان تا نیشانی بدەن پارە و دەسەڵاتیان هەیە کەزیان ئالۆز کردووە. لە کولتور و مێژووی کوردیدا کەزی و بسک هێمای جوانی و ڕەسەنایەتی ژنی کووردە. زۆر جۆری کەزی هەیە و هەر جۆرێکیش خاوەن مانایەکی قوڵە. شاعیرانی کۆن و نوێش بە چەندین شێواز لەبارەی کەزی و پرچی خانمانی کورد شعریان نووسیوە. بۆ نمونە قوبادی جەلیزادە دەڵێت ئەوەندە بسک و کەزی لە گەردەنێ ئاڵاندم، بەوە ڕانەگەیم لە بەردەم پەتی سێدارەدا تف لە بیتمی جەلادە ڕەنگ پەڕیوەکەم بکەم. هێمن موکریانیش لە دێرێکدا دەڵێت ئەسیری بسکی ئاڵۆزی کچە کوردێکی نەشمیلم، تەماشاکەن چ سەیرێکە بەدەستی دیلەوە دیلم. ژمارەی کەزی و ماناکانی لە کولتوری کوردیدا 1 کەزی و 2 کەزی و 4 کەزی و 40 کەزی. ئەمانە بەشێکن لە جۆرەکانی کەزی و هەر یەکێکیشیان مانایەکی تایبەتی هەیە. جنگ و بازی دلالم 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 دلالم. بۆ نمونە کچانی گەنج و نەوجەوانانی کورد بۆ نیشاندانی کچێنی و دەرخستنی پێگەیشتنیان کەزی سادەی 1 کەزی و 2 کەزیان دەکرد. هەروەها ئەگەر خانمانی کورد پرچیان بۆ 4 کەزی دابەش کردبووە، وەک هێمای ئامادەبوونیان بۆ هاوسەرگیری سیر دەکرا. هەرچی 40 کەزیشە ئەم جۆرەیان جیاوازترە لەوانی دیکە، چونکە زۆرترین ناوبانگی هەیە و هێمای کچە هەرە جوان و شازادەکان بووە. لە مێژوودا کەزی کچان و ژنانی کورد هەموو کات سیمبولی ناسنامە و ڕەسەنایەتی بەرخۆدان و کەرامەت بووە. لە مێژوودا ژنانی کورد تەنها لە کاتی شین و ماتەمینی و ڕووداوێکی ئازار بەخێش کەزی خۆیان بڕیوە. بەم دوایە بەشە هەرە بە ئازارەکەی کەزی کەوتە نێو سوشال میدیا و کاریگەری گەورەی لەسەر شەقامی کوردی دروست کرد. کاتێک چەکدارێک کەزی کچە شەڕوانێک بەدەستەوە دەگرێت و شانازی بە شەهیدکردنیەوە دەکات. ئەم گرتەیە بەس بوو تا لە هەر 4 پارچەی کوردستان ترێندی شکۆی کەزی ڕابگەندرێت.